خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین دوایین تەور و گفتوگۆی ئەم ڕۆژمان باز لە توێژینەوەی مامۆستایان و خوێندکارانەکەین لە دەرەوەی وڵاتە وڵاتە عەرەبیەکان کە بزانین گرنگی و تایبەتمەندی ئەم توێژینەوانە چییە. هەمیشە وتومانە لە ناوەندا ئاکادمیەکانمانە ساڵانە چەندین خوێندکار و مامۆستا توێژینەوە ئەنجامێن لە بوارە جیاوازەکانە بۆی کە بتوانین بگەین بەو خاڵەی کە لە ئەنجامی توێژینەوەکانە دەستمانەکەوێت. ئەم توێژینەوانش بۆ خۆی لە هەر بابەتێکا بێ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. جاجگە لەوەی کە تۆ بتوانانی هەنگاوێک بنێ لە وڵاتەکەی خۆ بچیتە ناو کۆمەڵی وڵاتی ترەوە بتوانانی ئەم توێژینەوانت لەسەر و ئاستی ئەو وڵاتانەیە بخەیتە ڕوو و توێژینەوەکانی چییە سوود و تایبەتمەندی خۆی هەیە. ئەم جارە مامۆستایان و خوێندکارانی خۆمان توێژینەوەیشان لەسەر بابەتێکە کردووە کە بابەتێکە گشتگیرە بۆ هەموو جیهان. ئەم بابەتە ئەبێ گرنگی پێ بدرێت بە تایبەتی خۆڵ و خاشاک و پاشماوە تەندروستیەکان کە ئەمانە زۆر جەختی لەسەر ئەکرێتەوە کە بە شێوازێک لە ناو ببرێ. ئەمانە پاشماوەی ڕقن بە شێوازێک لە ناو برێ کە دوجار لە زەویان نەمێنێتەوە گرفتی کە دروست نکاتووە دوجار تێکەڵ بە هەوا نەبێتەوە. ئەمانە چەندین بابەتی وردەکارین بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە باس لە توێژینەوەکان بکەین باس لەوە بکەین چۆن بتوانین ناوەندە ئاکادمیەکانمان و خوێندکاران و مامۆستایان بچنە دەرەوەی وڵات بۆی کە بتوانن لەوێت توێژینەوەکان هەڵسەنگاندنی بۆ بکرێت و بتوانن دەرەنجامێکی باشیان دەستکرێت. بۆیە لەم نێوەندەیە ئێمە کۆمەڵی خوێندکار و مامۆستا توانیوانە ئەم کارە ئەنجام بن. ئێمە مانوێت زانیاری زیاتر وەربگرین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاسۆ حەمەسەعید مامۆستای زانکۆ پسپۆڕی تەندروستی گشتی و تەندروستی ژینگە کە بەڕێزی ئێستا لای ئێمە میوانە. دکتۆر جان سڵاو لێبێ و بەیانی باش سپاس بۆ ئامادەبوونە. ئەگەر بچینە سەرەوەی کە ئەم توێژینەوەیە با بزانین چۆن پلاندانرا کە ببرێتە وڵاتە عەرەبیەکان سەتەڵەی عمان لەوێ کراوە و لەسەر چەند وڵات کرابوو و ئەم توێژینەوەی ئێوە تا چەند بۆ بەشێکی گرنگ و دەرەنجامێکتان پێشەکی بە نای خۆی بەخشنی مێرەبان یەکەم زۆر سپاس بۆ ساخت جوانەکەی کەناڵی کورسات زۆر بەخێر تایەتی بۆ کاکسەر و ساحرخان و بافی سافی بەڕێزدا بەرنامەی ڕۆژێکی نوێ و وانی پشکامێرات بەسبەت ئەم توێژینەوەی ئێمەوە طبعاً ساڵانە ئەوەی کە لە زانکۆ بێ ئەوەی لە کۆلێج بێ مەرحەلەی چوارمان عادەتەن چەند خوێندکار بێتکەم بە سەد گروپەوە توێژینەوەیان پێکرێ هەموو مامۆستایەکی بەڕێز چون ئاسەری هەبێ دکتۆرای هەبێ کۆمەڵی خوێندکاری تر گروپێ بێ دوو گروپەکە بە پێی عەدەدی تەلەبە بە پێی ئێستا بڵێم لە بەشی پەرستاری بەش پەرستاری خوێندکاری زۆر لەسەر ئاسی زانکۆی پۆلیتەکنیک لەبەر هەری کاری زۆرە و تەڵەبی زۆر لەسەرا زاریوە 120 تەلەبەمانەیە ئاتەن کرد بە چەند سەد گروپێکەوە جاریوە 10 گروپ 15 گروپ 14 گروپ ئێمە لەخوا بەجابێ هەموو ساڵێ گروپ یا دوو گروپمدایە پار گروپێکمدا بوو گروپەکەی 2025 و توێژینەوەکمان کرد ئەو توێژینەوەی ئێمە لەگەڵ مامۆستاکانی تیان یەکێ بۆ توێژینەوەی کە هەڵبژێ هەر لەناو بەش و کۆلێجی خۆمانە و لە توێژینەوەکە ئەوەندە گرنگ بوو یعنی کە ئەم ئێستا کە باسێکەن دیداری خوێندکارانی داهێنێت کە لە سەڵتانی عومان کە بەڕێز باسی کرد چون بەوێ هەڵبژێدا بە چەند فلتەرێکە ئێستا باسەکەین توێژینەوەکەی ئێمە بەناونیشانی ئیدارەکردن و لەناوبردنی خۆڵ و خاشاکی پزیشکی لەناو خەستخانە ئەهلیەکانی ناو شاری سلێمانی طبعاً گرنگی ئەم بەحسە لە چیا بوو ئێمە ئەم دیداری خوێندکارانی داهێنا حەزەکەم باسێکیەوە بکەین اینجا بچینە ئەوە کە چۆن بەشدار بووین دیارە زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی بە سوپاسەوەی من زۆر سوپاسی زانکۆی پۆلیتەکنیک دەکەین کە بەڕەسمی لە پارەوە ئەندامە لە مەجلیسی عەرەبی کە خودی بەڕێز دکتۆر بەختیار جگری سەرگی زانکۆ دەستخۆشیمانەیە زۆر سوپاسێکن زۆر هیلاک بوو لە منە کە خۆی وەکو نوێنەری زانکۆ هەم ئەندامی تەنفیزی ئەو مەجلیسی عەرەبیەیە دیارە مەجلیسی عەرەبی دوو ئیشی ڕئیسی هەیە یەکەمیان لە هاوینە بەدەل لە ملتەقایە چیمان هەیە تەدیبمان هەیە بە خوێندکاران چ خوێندکارانی کوردستان کە بە خۆشبەختانە چەند ساڵێکەوەمان هەیە چۆ لە دەرەوەی هەرێمی کوردستان وڵاتە عەرەبیەکان ڕۆشتن و چی خوێندکارانی عەرەبی هاتون بۆ کوردستان چ لە هەولێر یا لە سلێمانی وەکو تەدیب صەیفی تر لە ماوەی خودی 3 هەفتە بۆ مانگێک ئەمە وەکو ئیشەکە دووەمیان ئەم توێژینەوەیە بەشی دووەمی ئەم ملتەقایە بەشی مەجلیسی عەرەبی توێژینەوەی مامۆستایانی خوێندکارانی سەرکەوتووە کە توێژینەوەی پێشەکەن عادەتەن توێژینەوەش ئێمە ئەوە ئاسانەمان نادووە ئێمە بەڕاستی جێی دەستخۆشی یانی حەزەکەمەوە باسکەم لە هەموو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین لە شاری سلێمانی شاری هەڵەبجان تاکە توێژینەوەیەک تاکە زانکۆیە کە بەژار و بێ لەم دیداری خوێندکارانی داهێنەرە لە سەڵتەنەی عومان کە لەناو 200 توێژینەوەکەی مە هەڵبژێرەوە
شەش توێژینەوە زۆر قورس بەڵێ بۆ هەڵبژاردنەکان سێ فلتەری گەورە بوو 20 ساڵ 25 ساڵ 50 ئێمە بە هەر سێ فلتەرگا ڕۆشتین توێژینەوەکان تەمان چەند لە مانگی 8 و 7 من خەریک بووین دوای نردومانە دوای شۆدیس کراوە دوای لە مانگی یەکیدا دێدلاین لە مانگی یەکی نوە دێدلاین بوو لە یەکیدا ئەعلان کرا کێ وەرگیراوە دکتۆر بۆ نمونە ئەبوو توێژینەوەکە چ تایبەتمەندێکی هەبێ وەکو ئەوەی توێژینەوە ئێمە لێر ناشارمەوە بەڕاستی وەکو مامۆستای زانکۆ ساڵانە دووچاری ئەو کێشە و گرفتە نابین حتا لە خودی کە خۆمان کە توێژینەوەکان لە کۆتایی ساڵا دەرزێکی ڕئیسیە لە مەرحەلەی چوارە ئێمە مناقەشە بە تەلەبەکانەکەین مناقەشەی توێژینەوەکە لوزنە دانیشین زیاد لە سێ لوزنە چوار لوزنە پێنج کۆمەڵە دکتۆری بەڕێز مامۆستای بەڕێز دانیشەیەکی لەوانە حتا ئێمە خودی کۆمەڵە توێژینەوەی تەلەبەکانی هاتە لامان بەڕاستی لەو ئاسانە بوو دوو هۆکارەیە جاریە خودی لەگەڵ ڕێز و تەقدیری معنیەوە بوو لەوانەی ما حقیقەتێکی حاشا لەگەڵ جاریە خودی مامۆستاکە یاوەتە زۆر معلوماتی نییە لە باری توێژینەوە یاوەتە خۆی زۆر بە هەند وەری ناگرێت بە هەند وەری ناگرێت من وەکو خۆم وەکو شخصی خۆم بوو دکتۆراسۆ قەت نەبوو ڕۆژە ڕۆژان چ توێژینەوەی خۆم بێ وەکو شخصی خۆم یا لەگەڵ کۆمەڵە هاوڕێی مامۆستای زانکۆیان بیکەم چ ئەوانەی خوێندکاران بێت چەند ساڵە توێژینەوە بەڕێیەکەین و توێژینەوە ئەەکەین لەگەڵ خوێندکارانە مەرحەلەی چوار قەت درێژیم لەوان نەکردەوە قەت ئەوم نەکردووە ڕۆژە ڕۆژان بڵێم مادەمی خوێندکارە زۆر ئیتیمانی پێ نییە قەتیش بەتەمای ئەمە نەبووین کاتێ منەوەم کردووە بەتەمای نەبووین اینجا فیلتەرێکی تر هەیە لە توێژینەوەی کە عاتە مامۆستای زانکۆ بیا توێژینەوە بکە پێوتە نیظامی پلێجەڕزم واتە سیمیلارەتی چەندێتی پێوتە تیوترین نیظامێکی عاتەن کە تۆ ئایا تا چ ڕادەیەک ئەو توێژینەی کە تۆ هێناوتە کە تۆ نووسیوتە کۆپی پێیستە لە شوێنی ترەوە یا خودی توێژینەوەی ترە بە پارەکە ڕابوو ورنکەواڵێم ینی تایەتی ئەم ساڵ بینیمانە پارێک بینیمانە لەگەڵ ڕێز و تەقدیرم بۆ مامۆستاکە بۆ تەلەبەکانی چوناتون توێژینە نکردیوە من و تۆ توێژینەیەکمان کردووە چون دوای کەسێکی فرۆشتێتەوە پارە ڕێز و تەقدیرم بەڵام خۆشبەختانە ئەم فلتەرانە هەیە ئەم ساڵدامان ناوە لەگەڵ خودی بەڕێز ڕاگری کۆلێت لەگەڵ ڕئیس قسمە ئەومادانا بۆم ساڵێک بە هیچ شوێ قبول ناکرێت توێژینەوەی حتایی تەلەڤیزیۆن بێ بۆ فلتەرانە نەڕات پێشەوەی بگەین بە وڵاتانی جا بۆیە مۆزوعی توێژینەوەش شەر نییە و کەسێ ڕووی ئەوەیە بێ توێژینەوەم هەیە توێژینەوە بنێرە بۆ وڵاتان لەسەر ئاسی وڵاتان هەموو وڵاتانی عەرەبی لەسەر 900 توێژینەوە هەڵبژێردە لەم ئاسێکی هەیە ماسی خۆمان نەکەین من جوکەم تۆفیقی خۆیان فەزڵی خۆیان یعنی بەڕاستیەوە نەبێ بڵێم دکتۆر پێوەری خۆشی هەیە توێژینەوە پێوەری خۆی هەیە ینی تۆ بۆ نمونە خوێندکارێک بە نمونە بێنیتەوە توێژینەوەیەکە کە تێزی توێژینەوەکەی لەگەڵ دکتۆرەکە و مامۆستا بەڕێزەکەی خۆیان ینی ئەم ڕاستە بە دووە داچوونەکات ئەم ڕاستە بە دوای خاڵە گرنگەکانە ڕۆ بەڵام دوجار دکتۆر و مامۆسایکی بەڕێزی جەنابتە کە خەتێنە بەسەر بابەتێکا کا پێویست کا پێویست نەکات چەند گرنگە ئەم هاوکاریە بەڵێ خاڵێکی زۆر جوانە بێخستنەوە ئێمە توێژینەوە یەکەم شت لەسەر مامۆستا پێویستە تایتڵ دانێ پرۆژە پێوتە پرۆپۆزەڵێک من یەکەم دامن خۆشبەختانە ئەم ساڵێکی لەگەڵایە 2023 بە سوپاس و ڕئیس قسمەکەم باسی کرد کە دکتۆر ئاسۆ یەکەم کەسە کە پرۆپۆزەڵی توێژینەوەی پێشەش کردووە لەنا هەموو مامۆستاکانە تەمان ئەمە ئەگەر بۆچی بۆ سەریقی خۆ من لەبەرەوەی لە بینی ماسەر و دکتۆراکەشمە شایەتێکی منەوە لە هۆڵندا لەباری ڕیسەرچ بیسەلۆجی واتە لە ڕێگاکانی توێژینەوە هەموو کەسی ئەم شارەزایی نییە بەڕاستی ئەین پێش دکتۆراکەشم شایەتی کەمێنەوە جامە بەسم لەوەیە ئێمە مامۆستا بۆچی دانراوە مشتیفی پێوەتی سەر پرشتیار بەوەیە ڕێنمایی خوێندکار کات من جاری وە هەبوو لاپەڕەونیوێک بە تایبەتی پارکە سەرکەوتون هەشت جار پێم گۆڕیون دەوڵای مشتیفم بینیوە لەگەڵ تەلەبەکانی هاتم بۆ لامان کە ناقەشەمان کردووە بۆ وەرناوی کەس نایان بەزم حقەتە دیکە تۆ بەمیانەتی تەنها یەک جار مشتیفەکەمان بینێتەوە تایتڵەکەتانە لە ئەقیریشە لە کۆتایی ساڵەکە یەک جاوتی وڵات توانن بیگۆڕن مادەم شتەکەتان باش نییە چۆن وابێ من زیاد لە 500 جار بە ئەمان تۆ قساکەم زیاد لە 500 جار بە تەلەفۆن بە گروپم بۆ دروستکردن بە ئۆنلاین میتین پەیوەندی مە خوێندکارەکان گەشتم بۆ ڕاستکردنەوە اینجا توانیم ئەو بەرهەمە بێت هەتا بێ هەنگاو بە هەنگاو تۆ لە گایدیکەی ڕێکۆمەندیکەی پشگیریکەی سەپۆرتێکەی بۆی ڕاستکەیتەوە کۆڕەکشنی بۆ کەی چکە ئەم خوێندکارێکە لەوانەیە خەڵک زۆر لۆمی ناکە توێژینەوەی خوێندکارێکە و مەرحەلی چوار دەروا فێ دەبێت بەڵام ئەی تۆریشە چییە وەکو مامۆستا و قسە پەرشتیار کەواتە مە خودی ئەوینە زۆر گرنگەم وەکو مامۆستا بینە سەر ئەوەی کە ئەم توێژینەوە چۆن بتوان فلتەرەکان 200 توێژینەوە بوو 6 دانە هەڵبژێرە لێو شاکرا بە چەند محورێکەوە هەرێکە بە بڵین بابەتی بۆ زانستی مرۆڤایەتی جیاواز بوو زانستی پزیشکی جیاواز بوو ئێمە لەخوا بەزای بێنین دەوێ تەمامێ سواسی کۆمەڵی خوێندکارانی کوردستانیش کەم بەڕاستی دەستخۆشیان خودی سەرپەرشتای کۆمەڵی خوێندکاران کە سپۆنسەری تکتی تیارەکەمانی کرد و باقی خەرجی سەفەر و مانەوە و تێر و خواردن ئەو شەش ڕۆژەی کە لە یەکی مانگ تا شەشی مانگ لە زانکۆی نەزوە بووین زانکۆی نەزوە تەمان نەزوە ویلایەتێکە لە سەڵتەنی عومان عایدی مەحافزەی داخلیە کە زانکۆیەکی زۆر ئازبەرزە لە ئاسی عالەم و وڵاتانی عەرەبیە بەڵێ
زۆر باشە جا دکتۆر ئێستا بابین نەستە ناوەڕۆکی توێژنەوەکەتان کە یەکێک لە گرفتە هەرە گەورە ژینگەییەکانە ئەوش ئەو خۆڵ و خاشاکەیە کە لە بواری پزیشکیە دروستە بێت بەداخۆ زۆر جار پەنابەنە بەرەوەی کە بیسووتێن بەڵام ئێوە لە توێژنەوەکەتان ڕێگە چارەتان ئاماژە بۆ کردەوە بۆچی ئەمە هەڵژار دیارە بە حکومی کە من دکتۆراکەم لە تەندروستی گشتی و تەندروستی ژینگەیە تەندروستی گشتی هەمووی ئەگرێتەوە بە تەندروستی ژینگە و تەندروستی کۆمەڵۆمانەوە مامۆسای سەرکەوتوو توێژەری ناجح ئەوەی کە زۆر سەرکەوتوو بێ ئەوەیە شتی تەقلیدی دووبارە نێنێ بگەڕێ بەناو مشکلی عەسڕا چی هەیە لەوانەیە خودی پێشەوەی جوابی بم بووە لەناو خەستخانە حکومیەکان و ئەلیەکان بەزاهلیمە هەڵبژات توێژینەوە کرابوو پێشترم ئەمە هۆکارەکان توێژینەوە کراوە لەسەر خەستخانە حکومیەکان ئێمە معلوماتمان زۆر لە خەستخانە حکومی بەداخەوە ئێستا چی لەگەڵا کە ئەسوودێندێ ئەو محرقەیە کە هەیە ئێستاژی ساڵی 1927 کە لەناو تانجەرەوە هەیە شێوازی سووتانەکان ئەسا نوێ کراوە دکتۆر بەڵام بەڕاستی بە شێوەیەکی زۆر زانستی نیە سێم بەسەرەوە ئێمە یەکەم معلوماتمان نەبوو لەسەر خەستخانە ئەهلیەکان تەماهە معلوماتێکی بۆ ڕێستان و بۆ بینەرانی کەناڵی کورسات بە پێی فەرمانگەی تەندروستی سلێمانی پێی بڕیارێ 18 خەستەخانەی ئەهلی هەیە ناوتە ناحکومیە لە سلێمانی خێڵی خەستەخانە مسمان پۆلیکلینیک نیەوەیە کە نەخۆشی تیاکەوێ وەکو بۆ منە خەستخانەیە نوێشێخەیە فاروق بڵین بە ئەم خەستخانەکان ینی کە ئەوە خەستەخانەیە ینی بەڵام هەچمانە پۆلیکلینیکمانێت تا 12 شەو عیادەتیاوە بەڵێ ئەوەی کە نەخۆشی تیاکە نەشەریکاکرێ 18 خەستەخانەمان هەیە دیارە ئێمە کۆمەڵی خەستەخانە و توێژینەوە کاکەی نموزەجێ وەرەگرین شاڵێ مشتێک نمونەی خەروادێک ئەمە کۆمەڵی خەستخانەمان وەگر وە دیارە هەندێک خەستخانەش لە ڕێزمان چکە حکومەی ئەهلیە زۆر کۆپەرێتر نەبوون کۆ زۆر هەمان نەبوون لەگەڵمان جاریوە سێ جار چوار جار چوین تا توانیمان داتا کۆکەینەوە تا ڕاپرسیەکە کۆمەڵک ئین بەنسبەت خەستخانەکانەوە یەکەم بۆچی مەهەڵبژات کێشەی سێ کێشەی گەورە هەیە لە مەوزوعی خۆڵ و خاشاکی پزیشکی بە تایبەتی خۆڵ و خاشاکی پزیشکیم لەسەر جوان سۆڵی دەکەی واتە ڕقەکەی ئێمە ئەتوانین پێمە چەند بەشێکە هەنێکیان پێوتێ نەن هەزار دەست واتە خەتەریاتی نییە هەنێکیان خەتەریاتیان هەیە وەنێکیان شارپن وەکو نیدڵ و دەرزیەوەمانە کە بچێ بەدەستێ کەسێکە کێشەی تەندروستی دروستەکە خۆڵ و خاشاکی پزیشکی ئەگەر بە شێوەیەکی باش بە زانستی ئیدارە نەکرێت ئەبێتە هۆکاری سێشت یەکەمیان هۆکارێکە بۆی خەتەریاتی ئیلتیهابات دروست زیاکات دووەمیان هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە سێمیشان هۆکارێکە بۆ گواستنەوەی نەخۆشە گوازراوەکان لە بە تایبەتی یەکێ لەوانە مۆزۆی HIV و هیپەتایتس واتە ئیتیابی کەبەری ڤایرۆسی جگەری ڤایرۆسی وەروەها مۆزۆی ئایدز و HIV ومانە کۆلێرا پاشان ئەوەی کە تەعاملی لەگەڵاکە پەیوەندی بە کێشەکانی پێستەوە هەیە ئەمە بۆکو خودی توێژینەوەکە بۆیە ماڵبژات ئێمە معلوماتمان نەبوو وەزانین چۆنە بنسبەت خەسانەدەکان بۆ خەسانە حکومەکان لەسەر ئاسی عالەمە چۆن ئیداری خۆڵخاشاکی پزیشکی ڕق یەکەم بە سێ شێوەیە یەکەمیان بە سووتانە پێوتە بێرنینە ئینسنێریشن هەرێکێ لەم ڕێگەی کە باسێکە لەگەڵ ئۆتۆکلیف لەگەڵ لانفسایت بە تایبەتی ئۆتۆکلیف و ئینسنێریشن واتە سووتانەکە بەڕێز باسێکەی مەحرەقەکەی پێڵان ئینسنێریشن لەگەڵ ئۆتۆکلیف کە بە شوی جیهازی گەورەیە و تعقیمەکرێ هەرێکی لەمانە چاکی خراپی خۆیە بابینە سەر یەکەمیان سووتانەکە بەڵێ سووتان بەعام بە شوەیەکی گشتی وەکو باسم کرد لە حکومەکانیش هەتا ئێستا کە خۆم تەلەبە بووم و کاتی خۆ تەلەبەشم بردووە و چونە سەری وەکو باسم کرد ئەبدەی تێکراوە لە خەسانە حکومەکان بەڵام بەداخەوە تا ئێستا پێویست نییە لەبەرەوەی ئەو کارماندی کە ئیشەکە دێگا کۆی کاتەوە کارمەندێکە کلینەرێکە زۆر معلوماتی نیە لەسەر مۆزوعی ڤایرۆس زۆر معلوماتی سەر مشەخۆرەکان زۆر معلوماتی نیە سەرەوەی کە ئایا گەرم بەدەستی بکە یان دەرراوە پزیشکیە چ خوێنی نەخۆشێ بێ چ لەوانی لە عملیاتە چیوانی مختبەرە چیوانی کە بۆ ڤاکسین من بەکارێنێ چەندی خەتەریاتی هەیە بەکوتەکەی ئەمووی کۆکرێتەوە تێکەڵاوە دێ بۆ محرەقەکە سووتێن دێ بەرمینێکە و محرەقەی کە باشە دکتۆر کە ئێمە ببوورە کە باسی یەکەم ڕێکاکەی سووتاندن ئەو سووتاندنە ئەبێ بە شێوازە زانستی و تەندروستیەکەی چۆن بێت لەکوێ چۆن بێت شوێنەکەی چی بێت ئەو کەسێکی سووتێنی ئەبێت چەند ئەوە سەرێکی زۆر جوانە ئێماڵین کە ئینسنێریشن ئەبێ یەکەم شوێنی تایبەتی هەبێ پێش شوێنی تایبەت دووشە زۆر گرنگەمەیە ڕوونی کەمەوە یەکەم کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەیە بەڵێ دووەمیان ترانسپۆرتێشنەکەیەتی بە چ سیارەیەگە بێت بەداخەوە لەناو ئەهلیەکانیشە یەک لە سەرسی خەستەخانەکان سیارەی تایبەتیان هەبووە کە بۆ خۆڵ و خاشا گواستنەوە بێت چکە نابێت لیکەی جێبێ ناوەکو خۆڵ و خاشاکی ئاسایی ماڵان کە پێڵێمی سبڵ وەی سواتەوەی کە خۆڵ و خاشاکی ئاسایە چێتەوە دوایە دوو لە ڕژەنا بینەدان ئاوەکەیەتە خوارەوەی نەکرێت و تێکەڵاوەکەیە بێت سیاری تایبەت بێ و شوێنی تایبەتیە پاشان ستۆرەیجەکەی مهمە ئەبێ شوێنێکی تایبەت هەبێ
پێش سووتانەکە سۆرەیت اینجا لە شوێنی تایبەت تا سووتانەکە ژوا بێ یەکەم ژینگە پیس نکات کەمترین ئیمێشنی دووکەمانی دەچوونی کەڵی هەبێت وەروە شوێنی تایبەت نابێت بە هیچ شەوەیەک تەسیری لەسەر ژینگە و هەروە تەندروستی هەوڵاتیان هەبێت سووتان دوو ئیسفادەی هەیە یەکەمیان لە ڕووی حەجمی ئەو قۆڵ و قاشاکە فیزیکی و کراوەتەوە ئەمەی چێ بێت کەمە بێتەوە دوی سەبێ و کەمە بێتەوە واتە ئەمە پلی یەکەمی کە لە چاکەکانی سووتان کەمکردنەوە دووەمیان هەرچی میکرۆبە ئیکوژە بە سووتان واتە هەرچی میکرۆبێک بەکتریا بە ڤایرۆس بێت مشەقۆلێ بەو ئالەتە تۆبیانەوە ئەو ئەدەواتە تۆبیانە لانجی بێت گۆزێ بێت نەخێنی دڵێکە شتێکی شارپە تیژە هەر هەمووی ئەسووتێت بەڵام یەکێ لە ئینەکانی مشکلێت چیە سووتان عادەتەن دووکەڵی هەیە ژینگە پیسەکە ئەمە یەکێ لە مشکلەکانێتی وەروە کولفە شێوێت ئەمە دوژیان کولفانی تەکلیفەیەوێت گەنسەی لە چیایە کولفەکە لەوەیە زۆر جارە مەڵی سووتانەکە لە هەمووی بێ کولفەترە ئەوکو باسم کرد تۆزێک جیاکردنەوە لە بیشایەت لایەت باسم کە سێ ئێمە وەیسمانەیە بین خۆڵ و خاشاکی پزیشکیمانەیە ژێرەکانی جیاواز هەمووی بەڵێ بەجیا بکرێتەوە یەکەم شتیان جیاکردنەوەیە بۆیە پێشوتم کۆلێکشنەکەی لەگەڵ جیاکردنەوەکە چۆن کۆیەکرێتەوە چۆن جیاکرێتەوە ناکرێتەوە بە هیچ شێوەیەک خۆڵ و خاشاکی پزیشکی ئەوەی مختبەرە لەگەڵ عملیات لەگەڵ مقابایەکی کارتۆنی سرنجێکە شتێکە پێکۆ تێکەڵاوکرێن ئەوەیە پاشماوەی ژووری نەشتەرگەریەکان ئەوەیە مشکلەیە یەکەم ئێمە وەکو باسم کارمەندی تایبەت نییە وەکو بۆ دەرمانکە بۆمان دەرکە لە ئەدنامی توێژینەوەکە ئیسنتاجەوەمان کرد یەکەم لە مەوزوعی کۆکردنەوە و جیاکردنەوە پێوتە سێپەرێشن یا جیاکردنەوەی ئەو تۆیستانە کارمەندی تەواوەتیمان نییە کە شارەزایانە بەمەیەک دوم لە مەوزوعی ترانسپۆرتیشنەکەیەوەتە بردنەکەی سیاری تایبەت نیاز هەنێکیانیان بە باسی خەسانیا دیەکەین سێمیان مەوزوعی ستۆرێجەکەی پاشان سووتان بەڵام یەک تەنها یەک خستەخانە لەوەی ئێمە گیمان کرد ئۆتۆکلیڤیانە بوو ئۆتۆکلیڤ جیهازێکی گەورەیە بۆ تعقیم بەکارێندێ ئۆتۆکلیڤ جیهازەکە تۆزێک بەڕاستی شارەزاییەوێت کەسی خەبیرێوێت ئەوە باسی جۆری دوم بکەین کە پێوتە ئۆتۆکلیڤ خەڵکی شارەزایەوێت خەبیرێوێت بۆ جیهازەکەش مکلیفە هەموو خەسخانە ناتوانێەوە دانێ یعنی دانیشێ جای کاتەوە بەڵام ئۆتۆکلیڤێکی لە مشکلەکانی ئەوەیە لە عیبەکانی ڕێدویسی ینی حەجم و قەبارەی دەکە بۆ ناگە کەم ناکاتەوە بەس تعقیمێکات جا دکتور ئێمە دوو دقە کاتمان ماوە ئەگەر بەگشتی بڵێ ئێوە ڕێنمایەکەتان چی بوو ڕێنمایی ئەمە چییە یەکەم داوامان کرد لەبەرەوەی بەحسەکەمانەوە کە هەموو خەسخانەکان بە تایبەتی فەرمانگەی تەندروستی کە زەبط و ڕەبتی هەیە لەگەڵانە ڕێنکاری یاسایی زیاتر لێ پێچمان لەگەڵ بکات زیاتر بەدووادا چون کابزان ئایا ئەم خۆڵ و خاشاکە پزیشکێت چۆن ئیداراکە چۆن لە ناوە برێت مەخاڵ یەکەم دووەم ستاف ترینین ستافی تایبەتدان دێ و ترینینی پێ بکرێت ڕاهێنانی پێ بکرێت لەبارەی ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ خۆڵ و خاشاکی پزیشکیاکان نەک کارمەندێکی فەقیرە ڕێز و تەقدیر نەخوێنەوەدا هیچ معلوماتی نیە ئەجنەبی بێگانەیە بێت کۆی کاتەوەمی بکاتە علاگەیەکەوە ئینکار ئەمە خاڵی دوو خاڵی سێم مۆزوعی احتیمام زیاتر بێرێ بۆی کە مۆزوعی سووتانەکە وابێ کە بە شێوەیەکی زانستی بسووتێنە لەسەر ستاندەری عالەمی بێت پێ ڕێنمایی وەزارەتی تەندروستی و WHO بێت ڕێکخراوی تەندروستی جیهانی بێت ئەمە خاڵە گرنگەکانەکە ئێمەمان دەرکەوت کە بەڕاستی دێتان ناچینەوە لە خاڵی چوارەم ئەوەیە هەر لە بیدایەتەوە لە کۆلێکشنی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە و جیاکردنەوەکەی کێشەمان هەیە لە بیدایەت و هەتاگاتە سووتانەکەی بۆیە ئەگەر بکرێ حکومەت بودجەی تایبەتی بۆ داندێ و هاوکار بێ لەگەڵ ئەهلیەکانە هەمان بێ بتوانێت شێوازی سووتانن بۆ هەندێک لە جۆری خۆڵ و خاشاکان بکرێ بە ئۆتۆکلیڤ ئۆتۆکلیڤەکەوتم باسم کە تعقیمێکات کە تعقیم بۆ کاتە ئەتوانێت تێکەڵاوی شکرێتەوە لەگەڵ خۆڵ و خاشاکی یاساییە بوونە دەم بکرێت شاگەر بە کورتی باش خاڵی سێم کەم تەمان ئێمە لە ڕوون پاشەڕۆی پزیشکی هەمووی زیانی نییە بۆ نەجاری وایە پاکەتێکە کارتۆنێکە ئەمی کێشەی ئەتوانێەوە بکرێ بە لاندفیت چییە ئەوەیە کە وەکو خۆڵ و خاشاکی ئاعتیادی ئەکرێتە ناو چاڵەوە خۆڵی بەسەریان لە هەمووی گرنگتر ئەو هەر سەرەتا جیاکردنەوەکە زۆرێک لە کێشەکان جیاکردنەوەکەی پاشان چۆن ستۆرێجەکرێت چۆن ترانسپۆرتیشنێک نێواتە چۆن خەزنەکە چۆن ئەبرێ و وەروە پاشان ئایا ئەو شێوەیە کە بلەناوە بێت چ سووتان بێت چۆ تۆکرێ بە شوێکی زانستیانە هیوادارین کام توێژینەوەانە بچێتە بواری جێبەجێکردنەوە گرنگی و تایبەتمەندی خۆکارەکە شێوە باسمان کرد کە ئێمە بۆچی ئەممان کرد لەبەرەوەی کە کەمترین زەرەر و زیان بە ژینگە بە تەندروستی وڵاتیان پاشانیش بە مۆزوعی گواستنەوەی نەخۆشی گوازداوە بە تایبەتی کە مشکلەیەکی گەورەیە هیواداری و من ئەمێ لە کۆتاییە باسی ئەو بکەم تەنانی و دەقاگە کاتم بەنێ ئەمێ تەشجیعی بۆ هەموو بۆ خوێنکاران تەشجیعی بۆ هەموو توێژەران کە بۆ ساڵی ئایندە ئیشەڵا بەتەماین کە چەنەها بەحسی تطموحی ئەومانەیە چەنەها توێژینەوەی تر بەجای بن لە وڵاتانی تر تەمانەکو معلوماتێکش بیرمان چوو لە بیدایەتە پات لە هەولێر کرا ئەم ساڵ لێرە بوو
وصالي بيشوت لزانكو صحات ولا صالي عمان احتمال صالين تنازم بوشي هیوادارین بەردەوامی ومن زۆر سپاسی بەڕێستانەکەم زۆر سپاسی زانکۆی خۆمانەکەم بەتایبەتی کە هەمە واکار بوو زۆر سپاسی ئامادەی خۆمان ڕاگرایەتی کۆلێجی خۆمان دکتۆری بەتایبەتی و بەشی پەرستاری خۆمان و زۆر سپاس بۆ سپاس بۆ تۆش دەستە خۆش دەستەکانە خۆش خێر بێت هیواداری